پەیام لە سندوقی ڕەشدا ئاشکرای دەکات لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە بەهای 25 ملیارد دۆلار زەوی بەتاڵان براوە. ئەگەر 5 ملیارد دۆلار لەو پارەیە بۆ ڕێگەوبانەکانی هەرێم تەرخان کرابە، کێشەی ڕێگەوبان چارەسەر دەبوو. بۆچی حکوومەت زەویە گرانبەهاکان بە خۆڕایی دەداتە کۆمپانیا حیزبیەکان، بەڵام بۆ چارەسەری ڕێگەوبانەکان نایان فرۆشێت؟ لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە بەهای زیاتر لە 20 ملیارد دۆلار زەوی لە ژێر پەردەی وەبەرهێنان بەتاڵان براوە، لە کاتێکدا بە 5 ملیارد دۆلار کێشەی ڕێگەوبانەکانی هەرێم چارەسەر دەبێت. بە پێی زانیاریانەی دەستی پەیام کەوتون لە چەند ساڵی ڕابردوودا لە هەولێر بە بەهای 17 ملیارد دۆلار و لە سلێمانیش بە بەهای 8 ملیارد دۆلار زەوی گرانبەها بە کۆمپانیاکانی سەر بە دەسەڵات و کەسانی دەستڕۆیشت و دراوە. ئەمە لە کاتێکدایە گەر 5 ملیارد دۆلار لە پارەی ئەو زەویە گرانبەهایانە بۆ ڕێگەوبانەکان تەرخان کرابە، هەموو ڕێگەوبانەکانی نێوان شارەکان و قەزاکان و ناحیەکان بە دووسایت دەکران. بە گوێرەی خەمڵاندەکان ڕێگەوبانی نێوان شارەکان و قەزا و ناحیەکان نزیکەی 4000 کیلۆمەتر دەبن. هەر شەقامێک کە پانیەکەی 8 مەتر بێت تێچووەکەی 1 ملیۆن دۆلارە. چەند زانیاریەک لەبارەی تێچووی ڕێگەوبانی نێوان شارەکان. لە ئێستادا تەواوکردنی هەموو قۆناغەکانی دووسایدی ڕانیە دووکان پێویستی بە نزیکەی 60 ملیارد دینارە. دووسایدی هەولێر کۆیە پێویستی بە نزیکەی 260 ملیارد دینارە. دووسایدی سلێمانی دەربەندی خان پێویستی بە 58 ملیارد دینارە. واتە تەواوکردنی هەموو ئەو ڕێگایانە پێویستی بە 9 ملیارد دۆلارە، کەچی بەدەیان زەوی گرانبەها کە نرخەکەیان سەرووی ملیاران دۆلارە بە بەلاش پێشکەشی کۆمپانیا حیزبیەکان دەکرێن. بۆ نمونە پرۆژەیەکی استراتیژی وەک شەقامی 120 مەتری هەولێر کە ئێستا بەڕووی هاوڵاتیاندا کراوەیە و تێچووەکەی 459 ملیۆن دۆلارە، کەچی کۆمپانیای حیزبی هەیە بە بەهای زیاتر لە 1 ملیارد دۆلار زەوی گرانبەهای پێدراوە. هەروەها ڕێگەی سلێمانی کەلار ماوەی چەندین ساڵە بە پاساوی نەبوونی پارە تەواو ناکرێت و مانگانە چەندین ڕووداوی دڵتەزێنی تێدا ڕوودەدات. تەواوکردنی ڕێگەکە پێویستی بە کەمتر لە 100 ملیۆن دۆلارە، بەڵام حکوومەت ماوەی چەندین ساڵە تەواوی ناکات. ئەمەش لە کاتێکدایە ئێستا 14,000 دۆنم زەوی لە دەوروبەری ڕووباری سیروان لە کەلار بە بەهای زیاتر لە 2 ملیارد دۆلار بۆ چەند کۆمپانیا و بەرپرسێکی حیزبی دانراون و دەفرۆشرێن. بۆچی داهاتی هاتوچۆ بۆ ڕێگەوبانەکان خەرج ناکرێتەوە؟ بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆی هەرێم بە زیاتر لە 400 ملیارد دینار دەخەمڵێنرێت، کە چێو داهاتە ناخرێتەوە خزمەتی ڕێگەوبانەکانی هەرێمی کوردستان. ڕسوماتی جۆرا و جۆر لە هاوڵاتیان وەردەگیرێت، لە ناویشیاندا پارەی ڕێگەوبان. ئەپێی بۆ دەدەچوونی پەیام 2 ملیۆن و 72,000 ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان بوونیان هەیە. باس ڕسوماتی ڕێگەوبان کە 5 ساڵ جارێک وەردەگیرێت 193 ملیار و 746 ملیۆن دینارە، بەڵام 1 دینار لەو پارەیە بۆ ڕێگەوبانەکان خەرج ناکرێتەوە. ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ یەکێک لە هۆکارەکانی ڕووداوەکانی هاتوچۆ خراپی ڕێگەوبانەکانە. بە پێی ئاماری هاتوچۆی هەرێم لە ساڵی ڕابردوو 3706 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە، بەو هۆیەوە 445 کەس گیانیان لەدەستداوە و 7265 کەسیش
بریندار بوون. ئەنجام پاساوی حکومەت بۆ نەبوونی پارە بۆ ڕێگەوبانەکانی هەرێم ڕاست نییە. ئەمە جگەلەوەی حکومەت دەتوانێت زەوی گرانبەها بۆ خزمەتگوزاری و ڕێگەوبانەکان بفرۆشێت لە بری ئەوەی پێشکەشی کۆمپانیاکانی حیزبی بکات.